بینەرانی خۆشەویستم کاتتان باش زۆر خوشحاڵم کە لە دیدارێکی تایبەتی دیکە لە خزمەت ئێوەی خۆشەویستم. وەک هەموو لایەک ئاگادارن 35 ساڵ لەوە پێش لە 22 پوشپەڕی ساڵی 68 هەتاوی دکتۆر عەبدوڕەحمان قاسملووی ڕێ هەوڕێیانی لە وڵاتی ئۆتریش و لە شاری ڤیەن لەسەر مێزی بەناو توێژ بۆ چارەسەرکردنی پرسی کورد لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی بەداخەوە وەبەر دەستی تێرۆری تاران کەوت و شەهید کرا. ئەوەی کە لە پاش 35 ساڵ لە شەهیدبوونی دکتۆر قاسملوو گرنگی تایبەتی خۆی هەیە لە واقع کۆڵەکە فکریەکانی شەهیدی نەمرد دکتۆر قاسملوون کە وەک واقعیەتێک ئەمڕۆ هەمومان ئەزانین دموکراسی و مافی نەتەوەیی دوو کۆڵەکەی سەرەکی فکر و ئەندێشەی قاسملوو بوو. بۆ لێکدانەوەی مانیفێستی فکری قاسملوو لە ڕەهەندی نەتەوەییەوە لە بەرنامەی ئەم جارە میواندارەتی بەڕێز ئەنوەر حسەین بازگر ڕۆژنامەوان و نووسەرمان کردووە کە لە خزمەتی ئاوین تاکو و شۆڤێ ئەم بابەتە بکەین. کاگە نوریان زۆر سپاس. زۆر سپاس کاکەماڵ بۆ جەنابەت و تەلەڤیزیۆنی کورتکەناڵ. هەر بژین. وەک یەکەم پرسیار پێم خۆشە بزانم کاک ئەنوەر حسەین بازگر قاسملووی چۆن ناسی یا چۆنی ئەناسێت؟ لە ڕاستیە جارێ بێ بڵێم ئێمە ئەم بەداخین بۆ لە دەستدانیەکێ لە ڕێبەرانی گەلی کورد و لە ساڕۆژی گیان لە دەستدانی شەهید دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو ئێمە پرسە و سەرخۆشی دیسان بڵێم لە حزبی دیموکرات و گەلی کورد و خانەوادەکەی و هەموو تێکۆشەدانی ڕێگای ڕزگاری کوردستانەکەین و دکتۆر قاسملوو وەکو کارێزماتیکێکی گەورە لە ناو گەلی کورد وەکو ڕابەرێکی گەلی کورد وەکو کەسێکی دیبلۆماتکار و سیاسی چاپ و پێشمەرگە و ئەدەبدۆست و کەسایەتێکی گلۆباڵ و ئینتەرناسیۆناڵ و کەسایەتێکی خۆشمەشرب و کەسایەتێکی کۆمەڵایەتی و پەیوەندیەکی بەرفراوانی کوردستانی عەرەبی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەوروپی هەبووە. بەڕێی من قاسملوو وەکو یەکێک لە ڕێبەرانی گەلی کورد کە هێشتا لە ناوماندانیە بیر و باوەڕەکانی و ئارمان و ئامانجەکانی هێشتا زیندون و بە دەلیلی ئەوەی ئەو بەتەنها وەکو سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران نەناسراوە ئەوەندەی کە کەسایەتێکی ئۆپۆزیسیۆن کەسایەتێکی کورد و کەسایەتێکی زمانزان و کەسایەتێک لە ئاستی نێودەوڵەتیە ڕێزی لێژیرە. بە نظری من بە لە دەستدانی دکتۆر قاسملوو گەلی کورد یەکێ لە پایەگرنگەکانی بستنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستانی لەدەستدا. بە لە دەستدانی دکتۆر قاسملوو گەلی کورد و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و بستنەوەی شۆڕژگەڕانەی ڕۆژهەڵاتی کوردستان خەسارەتێکی گەورەی لێکەوت. بەڵام بە ڕەغمی هەموو ئەو ڕەخنانەش کە هەبووە لەسەر شەهید دکتۆر قاسملوو و حیزبی دیموکراتی کوردستان هەرو ئارمان و ئامانجانەی دکتۆر قاسملوویە و ئەو ڕێبازان و ئەو ڕێبازەیە و ئەو تەفەکر و بیر و باوەڕەیە کە هێشتا حیزبی دیموکراتی بە پێوە ڕاگرتووە و هێشتا حیزبی دیموکرات وەکو سیمبڵێک لە ناو بستنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان سەیری ئەکرێ و لە هەر کەسێکیش بپرسی ئەگەر هەستی ئینسانی و هیمانستی و شۆڕژگێڕانە و نەتەوەیی هەبێ بەداخە بۆ لە دەستدانی قاسملوو و پێی وایە خەسارەتێکە کە پڕکردنەوەی زۆر کارێکی زەحمەتە. دکتۆر قاسملوو وەکو لە فەرمایشەکانتان ئیشارەتان پێکرد تەنیا سکرتێری حیزبێکی سیاسی لە حاڵی شۆڕشان نەبووە بەڵکو ئەکرێ وەکو ڕێبەرێکی نەتەوەیی بۆ چوار پارچەی کوردستان بە زۆرێ لە زۆرەکان پێناسەی بۆ بکرێ. هەرەوەی کە خۆتان بە زۆرێکی ئیشارەتان پێکرد کەسایەتیەکی ئینتەرناسیۆناڵ بووە کەسێک بووە کە لە ئاستی وڵاتانی بە تایبەتی ڕۆژاوایی زۆر هەوڵی داوە بۆ چارەسەرکردن یا دۆزینەوەی ڕێگایەک بۆ چارەسەری دۆزی کورد و پرسی کورد. پێم خۆشە لەسەر ئەمە هەڵوەستەیەکی زۆرتر بکەین. لەو چوارچێوە ئەگەر بمان هەوێ خوێندنەوەیەکی واقعبینانەمان بۆ کەسایەتی سیاسی دکتۆر قاسملوو هەبێ
کاک ئەنوەر حسین چی هەیە بۆ وتن قاسملوو چۆن توانی ببێتە سەفیری کورد وەکو باسەکەن؟ دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو ساڵی لە تەمەنی 18 ساڵیە ئەچێتە پاریس کە بۆ ئەو دەورانە زۆر گرنگ بوو. گەنجێک لە تەمەنی 18 ساڵیە بڕاتە پاریس و دوجاریش بچێتە زانکۆ لە پاریس، لە زانکۆ دواتریش لە زانکۆی سۆربۆن کە یەکێکە لە هەرێ زانکۆ گرنگەکانی دنیا گەورەکانی دنیاوە. ئەوە دواتریش بوونی چوونی بۆ چکۆسلۆڤاکی و مانەوەی لە پراگ و نووسینی تێزی دکتۆرا و مەسەلەن لە سەردەمانێکیش لە عێراق و پێشتریش لە ئێران. هەموو ئەم جوڵە سیاسیانە و ئەم جوڵە نەتەوەیانە دکتۆر قاسملووی کردبوو بە ڕێبەرێکی ئینتەرناسیۆناڵ و بێگومان قاسملوو باوکیشی و خێزانەکەش و خانەوادەکەشیان لە دەورانی ژێکاف و کۆماری کوردستانیش دەور و نەخشیان هەبووە و لەگەڵ شەهیدی سەرکردە قازی محەممەد ڕۆڵی بینیوە و کەسایەتێک بووە. بێگومان لە دەورانێکشا قاسملوو وەکو کەسێکی چەپ و مارکسیست و نزیک لە باڵێنە حیزبی توودا ڕنگ و بۆی چەپکە ئەو لەو سەردەمانەیە لە باو بوو و کاریگەر بوو. بێگومان هەموو ئەمانە قاسملووی لە لای دۆستەکانی وانیشاندا کە ئەمە یەکێکە لەوانەی کاتوانێت لە ناو بستنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستانە بتوانێت دەور و نەخشی هەبێ و بتوانێت ئەم پەیامانەی کە خەڵکی کوردستان هەیەە بتوانێت باش بیگەێنێتە دەرەوە. بەو دەلیلی کە زوو تێکەڵی کۆمەلگای خۆراوایی بوو بە نظری من ئەیتوانی درک بە تێگەشتنی ئەوان بۆ مەسەلەی کورد بکە لە ئاستی ئەوروپی، لە ئاستی عەرەبیە مەسەلەن ئەیتوانی باشتر ئەم پەیامانە بگەێنێ. بە نظری من هەموو ئەوانە توانی بووی قاسملوو وەکو یەکێ لە سەفیرەکانی بستنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد خۆی نیشاندا لە ئەوروپا و لە دنیاە. ئێمە ئێستا لە حاڵەتێکە ئێستا کە قسە لەسەر دکتۆر قاسملووەکەین لە هەلومەرجێکە هەڵسوڕان و فعالیەتی هەبوو کە منتقەکە زۆر دژوار بوو. مەسەلەن قاسملوو لە دەورانێکە ڕژێمی شا پاسپۆرتەکەیان لێسان بووە لەگەڵ هاتنی کۆماری ئیسلامی ئێران فتوای کوشتنی درابوو و لە زانکۆی سۆربۆن بەهۆی نەقد و ڕخنەکانیەوە دەرکرا بوو و لە چیکۆسلۆڤاکیش بەهۆی هاتنی کۆمۆنیستەکانەوە دیسان فشاری خزرا بۆ سەر. ئەوە جگەلەوەی کە لە عێراقیش دەرکرا بوو، ئەوە جگەلەوەی کە لە ئێرانیش قاچاق بوو. یعنی کەسایەتیەک لە ناو هەموو ئەو مەغزاق و قەیرانانەیە توانی بووی خۆی بدۆزێتەوە و توانی بووی دەور و نەخشی خۆی جا چ لە هەلومەرجێکە کە چەپ بووە چ لە هەلومەرجێکیشا کە سۆسیال دیموکرات و نەتەوەیی بوو لە هەمووانە بە نەزەری من هەموو ئەو بربەستانەی تێکشکان ئەو قەیرانانەی تێپەڕان. یعنی ئاسان نەبوو لەو هەلومەرجایە کەسێکە لە یعنی توان بڵێم لە 5 وڵات لە 5 کیشوەر تۆ جێگایەکرد نەبێتەوە. ئەمە زۆر قورسە بۆ کەسایەتیەک ئەگەر ئەزم و ئیرادەیەکی بەهێزی نەبێ پشتیوان بە بیر و باوەڕەکەی، پشتیوان بە مەسەلە ڕەواکەی، پشتیوان بە حرەکەتێکی شۆڕژگێرانە. ئێمە زین شەهید دکتۆر قاسملوو چ لە ئەوە لە ئێران بە هەر حاڵ تووشی کێشە و گرفتی زۆر ببووەوە و لە کوردستانی عێراقیش لەو هەلومەرجەیە و لە حکوومەتی عێراقیش ڕێگەیان پێ نادا ژیان بکە بۆیە بە ناچاری چۆ دەرەوە. بەهەرحاڵ ئەمانە بێگومان لە دەورانی جیاوازا بووە، بەڵام بە نەزەری من قاسملوو باش درکی بەو مەسەلەیە کردبوو کە هەموو ئەو فشارانی لەسەر ئەوە، هەموو ئەو زەخت و فشارانی لەسەری دروستکراوە بە بەرنامەیە بۆ پاشەکشەی قاسملووە لەو هەڵوێست و مەبادیانەی کە لە پێناویە چۆتە سەرخەت لە پێناویە هەوڵی بۆدا. بەڵام بە نەتیجە قاسملوو وازی لەمانە نهێنا، وازی لەم خەون و ئایدیاڵ و بیر و باوەڕانەی نهێنا و لەگەڵ هەموو ئەو قەیرانانە دوجاریش کە دێتەوە دەبێتە سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و توانم بڵێم لەگەڵ ئەو هەموو نەهامەتیانەش کە بەشێ لەلایەن بەشێ
لەوانەیە لە دۆستەکانی شەوە فشاری خراپە سەر زۆر تۆلێرانس و لێبوردەیە بوو ئەوانەی لەبیر کرد بە نظری من توانی مەسەلەن لەگەڵ ئەو هەلومەرجە تازای خۆی بگونجێنێ و حیزبی دیموکراتیش بخاتەوە سەرسکەی خۆی کە لە هەلومەرجێکی دژوارە لە چەند زروف و زەمانە تووشی قەیران ببوو بە نظری من قاسملوو هەم حیزبی دیموکراتی ڕاگرت و هەم لەگەڵ بیر و باوەڕەکانی خۆشی ڕازگۆ بوو و کۆڵی نەدا هەر بۆیش مەسەلەن قاسملوو هەمیشە جێگای نیگەرانی نایارەکانی بوو. زۆر باشە کاگەنوەر ئیشارەتان بە فەزایەکی زاڵ کرد لە ئەو سەردەمەی کە دکتۆر قاسملوویتر پێگات و دێتە نێو کای سیاسی و فەزایەکی تۆخی چەپ بەڵام ئەمە هەمومان نەزانین کە دکتۆر قاسملوو لەگەڵەوەی کە چەپ بوو بەڵام کەسایەتیەکی نەتەوەیش بوو و زۆر جار ئەو نەیارانەی کە جەنابەت بە جۆرێک ناوت هێنان ڕخنەیەک ئێستا لە جێی خۆیان نابەجێ لە دکتۆر قاسملووەگرن و ئەڵێن ئیمکانی نییە کەسێک هەم چەپ بێت هەم نەتەوەیی بێ بەڵام ئێمە بینی کە عەمەڵەن دکتۆر قاسملوو بە کردار سەلماندووی کە چەپێکی نەتەوەییە ئەم تەوازن ڕاگرتنە ئێوە چۆن ئەیبینن دکتۆر قاسملوو چۆن هونەرێکی بەکارهێنا بۆی کە بتوانێت تەوازنێک لە نێوان چەپبوونی خۆی و نەتەوەیی بوونی بەبێ ئەوەی کە هیچ کەم لەوانە سنووری ئەوی دیکە ببەزێنێ ڕەچاو لە ڕاستیە لەو مساحەبە و بەحسانی کە شەید دکتۆر قاسملوو لەگەڵ بەشێ لە خەبەرنیگارە فەڕەنسیەکان و ئەوروپیەکان کردوێتی باسی دەورانی گەنجی و جوانی خۆیەکە کە چۆتە ژێر کاریگەری بزوتنەوەی چەپ بزوتنەوەی مارکس لینیست و مؤثر بووە بەمانە و خۆشمانە زانین شەید دکتۆر قاسملوو ڕەغمی ئەوەی خانەوادەکەی بە نفوزبوون لە ناو حیزبی دیموکرات و کۆمار و چیوچیوانە بەڵام لە هەلومەرجێکە کەوتە پاڵ حیزبی توودە و ئەو کاتەکە حیزبی توودە حیزبێکی چەپی مارکسیست و شۆڕژگەر بوو و حیزبێکی مبارز و بەهێز بوو لە ئێران قاسملوو شەید دکتۆر قاسملوو کەوتە ناوم حرەکەتەوە تا ماوەیەکی زۆر بەڵام قاسملوو لەگەڵ کاک شەمال لەگەڵ ڕووداوەکانی جەنگی ساردی ململانیەکانی نێوان بلۆکی سۆسیالیستی و بلۆکی سەرمایەداری ئەمریکی و ئەوروپی دوجار کە لە چێسلۆڤاکی نیشتەجێ بوو و ئەو کاتێک کە دکتۆر قاسملوو لە پراگ بوو تانکەکانی رووسیا هاتن بۆ داگیرکردنی پراگ و دوجار مثلەن قەتڵ و ئامی خەڵکیان کرد و کوشتارێکی زۆری لێکەوە ئەوە بە نەزەری من یەکێک بوو لەو نقطە تەحەولانەی کە قاسملووی لە بیر و باوەڕەکانی ینی ئاڵگۆڕ بەسەر بیر و باوەڕەکەی هات و خۆشی ئەمە ناشارێتەوە جارێک لەگەڵ دکتۆر لەگەڵ ئەفو لەگەڵ مامۆستا شێخ عیزەدین حسێنی باسی ئەم تەفەکورە جیاوازانەی خۆیانەکەن دکتۆر قاسملوو مامۆستا شێخ عیزەدین حسێنی دکتۆر قاسملوو ئەڵێ من وازم لە چەپ و بزوتنەوەی چەپ و مارکسیستی هێناوە ئێستا ئینسانێکی ئازادی خواز و نەتەوەی ئەوم و دیارە مەبەستیەوەیە کە مامۆستاش جۆرێکتر ئاخۆ ئەڵێتی بەڵام مامۆستا شێخ عیزەدین ئەڵێ لە وەڵامی دکتۆر قاسملوو ئەڵێ ئەخر تۆ مەسەن خەمی ئەم دنیاتە منە بێ خەمی هەر دنیاکەم بخۆم لەبەرەوە ئەمەژەکەم و ئەوەژەکەم بە نەزەری من داگیرکردنی پراگ لەلایەن ڕووسەکانەوە نقطەی تەحەولی دکتۆر قاسملوو بوو لە کەسێکی چەپەوە بۆ کەسێکە ئەو هەلومەرجەی باش خوێندەوە کە نەخوازرا بوو بە نەزەری من ئەوە دیوێکی بەڵام ئەوە مانایەوە نەبوو کە قاسملوو تەپەن بێگومانێمە لە دیدارەکان و مساحەبە و چاپێکوتن و ئارا و ڕوئیا و ئەو کەسانی کە لیوی نزیک بوون قاسملوو هەتا گیانیشی لەدەستدا کەسێک بوو باوەڕی بە مەسەلەی چەپبوون هەبوو چەپ لە خزمەت نەتەوە بێگومان اینجا ئەو لەو بەحسانەشا کە دوجار سۆسیالیزمی دیموکراتی هێنا کورتە بەحسێکی سۆسیالیزمی دیموکراتی هێنا بە نەزەری من هەرم کاریگەریانە مابوو و برادرانی حیزبی دیموکراتیش ناشارنەوە کە حیزبی دیموکرات حیزبێکی چەپ بۆ هێشتا بە جۆرە لە جۆرەکان بێگومان خزمەتی ئەم ئارمانەی کردو بەڵام دوجار ئەو هەلومەرجە ناوخۆیانەی کوردستان کە باسم کرد
و فشارەکانی ئێران بۆ سەر کوردستان و بێ هەڵوێستی وڵاتانی بلۆکی شوورەوی بەرامبەر بە قەتڵ و ئامی گەلی کوردستان و بێمافیەکانی و ئەمە ڕووداوانی کە ڕوویدا چ لە ڕۆژهەڵات چ لە باشوور چ لە باکوور قاسملوی هێنایە سەر و قەناعەتە کە پێویستە مەسەلەی نەتەوەیی زۆرتر گرنگی پێ بدرێ و بە ئەهمیێت کرێ و بتوانێ ئەمە بێ بە مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان لە ناسنامەی گەلی کورد و ئەو وەکو سەفیری ئەم ناسنامەیە خۆی نیشاندا بۆیە لەو دەورانە دیسان بڵێم لە پەنای بردەبەر مەسەلەن هێزە هەم چەپەکان هەم هێزە سوسیال دیموکراتەکان لە ناو کۆنگرەی سوسیال ئینتەرناسیۆنال لە کۆنگرەی حەڤدە لە ساڵی 1986 لە لیمای پیرۆ دکتۆر قاسملوو بەشداریە بێ کەمە وەرچەرخانێکی گەورەیە بە نظری من ئەوە بەو ئارمان و ئامانجەی کە ئەویست مەسەلەن گەلی کورد لە لای ئەم ڕێکخراوە نێودەوڵەتی ئینتەرناسیۆنالە بناسیێنێ ڕێکخراوی سوسیال ئینتەرناسیۆنال دووهەمین گەورەترین ڕێکخراوی نێودەوڵەتیە لە دوای نەتەوەی بۆ کاریگەری گەورەی هەبوو بۆیە بە نظری من دکتۆر قاسملوو لە هەموو ئەو مەحفەلانەی کە بووە و قسەی کردووە و دەور و نەخشێکی هەبووە مەسەلەی مافەکانی خەڵکی کوردستانی بەو پەڕی ئامانەتەوە گەیاندووە و توانیوێتی بە نظری من لەم بابەتەشە زۆر هەمەلایەنە و زۆر ئینتەرناسیۆناڵە مامەڵە بکە ینی بە تەنها دیفاعی لە حیزبی دیموکرات و خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان نەکردووە دی پێی وا بۆکە پێویستە گەلی کورد بە دنیا بناسیێنێ اینجا ئەم لە هەر پارچەیەک بێ بە نظری من ئەمە ژێشێکە لە سەرمایەکانی دکتۆر قاسملوو زۆر باشە وەک خۆتان لە کۆتایی ئەم باسا ئیشارەتان پێ کرد یەکێک لە هەوڵەکانی دکتۆر قاسملوو ئەو وەکە پرسی کورد بە ئەو واقعەیە کە هەیە لە چوار پارچەی کوردستانە بە دنیا بناسیێنێ و ئێمە دیتمان بەپێی ئەو بەڵگا مێژوویانەی کە هەن ڕۆڵێکی ئیجابی وە گرنگیشی گەڕا لە هاوکاریکردنی کورد وە شۆڕشی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان بە جۆرێکە بۆچوونی دکتۆر قاسملوو لە پەیوەندی لەگەڵ هاوکاریکردنی کورد لە پارچەکانی دیکە بەبێ دەستێوەردان لە کاروباری ئەو پارچانە بووەتە پرەنسیپێک کاتاکو ئێستاش حزبی دموکرات لەسەر ئەو ڕێچکە ئەڕوا پێم خۆشە لەسەر ئەمە زیاتر باسکەین ئەو هاوکاریانە ئێوە چۆن ئێبینن نمونەیەک ئەگەر بهێنینەوە بە گوێرەی مشاهدات و باسوخواستێک کە تەنانەت سەرکردایەتی کورد لە بۆ نمونە باشووری کوردستان هەیان بووە زۆرێک لە مفاوزاتێکە لە نێوان بەغداوە کوردی باشوور هەبووە لە ڕێگەوە لە لینکی دکتۆر قاسملووەوە جێبەجێکراوە بێگومان لەم بارەیەوە 100% ئەوەی جەنابەت ڕاستە ئەنجارە با باسی ئەوە بکەم لە دەورانێکە کە مفاوزاتێک لە بینی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و حکوومەتی عێراقیە هەبوو بە سەرۆکایەتی ئیدریس بەرزانی تاکە جگە لە وەفدەکەی پارتی دیموکراتی تاکە کورد کە لەوەی نەیەبووە شەی دکتۆر قاسملوو بووە لە عێراق و ڕووداوەکان باسیەوەکەن کە ڕۆڵێکی جوامێرانەی هەبووە بە دوجاریش ساڵی 1984 کە دەست پێشکەریەکە بۆ ناوبژیوانی نێوان یەکێتی نیشتیمانی حکوومەتی عێراقی هەوڵەکەشی ئەوەندەی کە لەسەر ئەو بوو هەوڵەکەی بە سەرکەوتوانە گەیان جاوە لە لومەرجێکا کە یەکێتی نیشتیمانی حکوومەتی عێراقی ڕێک نەکەوتن ئەوە پەیوەست نەبوو بەوەوە بەڵام ئەو هەمیشە نێتی ئەوەی هەبوو کە ئەتوانێت لەم گفتوگۆ و دانووسانە مفاوەزاتانەیە ڕۆڵێکی ئاشتیانە بجێڕێ و ڕۆڵێک دەخالەتێ بکا کە بە قازانجی ئەم زوتنەوە سیاسی شۆڕش گێڕانەیە بێ و سەبارەت بە پەیوەندی دکتۆر قاسملوو لەگەڵ پارچەکانی تری کوردستان دووسێ خاڵ هەیە زۆر گرنگە کە منەمێ باسیکەم یەکیان شەهید دکتۆر قاسملوو بە حکمی ململانیەکانی نێوان تاران و بەغا لە دەورانی 8 ساڵی شەڕی عێراق و ئێران دکتۆر قاسملوو بێگومان خۆی و حیزبی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تریش مەسەلەن کۆمەڵە و سازمانی خەباتوانە هەمووی هاوکاریان لە حکوومەتی عێراقی وەرەگرت وەکو چۆن یەکێتی و پاتیش لەو سەردەمای هاوکاریان لە کۆماری ئیسلامی ئێران وەرەگرت نقطەیەکی زۆر بەقووەت کەەوە بێگومان بۆ
ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هەردووکیان ڕاستەوە بۆ حیزبی دیموکرات و بۆ شەید دکتۆر قاسملوو بە تایبەتی ئەوەیەکە لە هەموو ئەو هەلوو مەرجانەیە لە هەموو ئەو فشارانەی باسە هیچ کات دکتۆر قاسملوو نەچۆژێر هیچ فشارێکی باسە وە لە کاتێکە مەسەلەن سەدام حسێن بە مامۆستا نایی بردووە وە زۆر ڕێزی گرتووە ئەو هاوڕێیانی کە لە نزیکەوە ئاگادار بوون بەڵام دکتۆر قاسملوو باوەڕی وا بوو کە هەموو خەباتی پارچەکانی کوردستان بەرحەقە و هەموو پشتیوانیەکی یا دیبلۆماسی یا هاوکاری لەلایەن نایارەکانیانەوە بۆ پارچەیەکی تر ڕێگا پێدراوە بە شەرتێ لەسەر حسابی ئەو پارچەیە نەبێ یعنی بە مانایەکی تر پێی وا بوو کە دستنەوەی شۆڕژگەڕانەی باشووری کوردستان دەتوانێت یارمەت و کۆمەک لە کۆماری ئیسلامی ئێران وەرگێ بەڵام نابێت لە حسابی کوردی ڕۆژهەڵات بێ و ئەوە بۆ خۆشی بەڕەوازی بینی کە ئێمە پشتیوانی لە حکوومەتی بەعز وەرەگرین بەڵام لە حسابی کوردی عێراق نا و ئەمە ئەگەر کاتی خۆی لە دەورانی بوونی ئەو وەکو سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان قسە بوو بە قسە ئەوترا دکتۆر قاسملۆ قسەکەی ئەوە بوو نهجەکەی ئەوە بوو حیزبەکەی نهجەکەی ئەوە بوو بەڵام باشترین فاکت و بەڵگەوە بوو کە لە دوای ڕوخانی بەعس لە 2023 هەموو بەڵگەنامانی کەوتنە دەست خەڵکو و هێزە سیاسیەکان و وڵاتێکگرتوەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ئەفو هیچ بەڵگەیەک لەسەر دکتۆر قاسملوو ساغ نەبووە لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەسەر حیزبی دیموکرات ساغ نەبووە کە بچووکترین تەنەزولیان بۆ حکوومەتی عێراقی کردبێ لە بەرامبەر هەموو فشارانی کە هەیە بوو ئەجێرنەوە جارێک شەید دکتۆر قاسملوو کە چێتە بەغا دیداریانە بێ لەگە سەدام حسێن پێڵێ دوێنێ لەکوێ بووی مەسەلەن دیارە معلوماتیان هەبووە دکتۆر قاسملوو ئەڵێ من لای جەلال تاڵەبانی بوو دوێنێ شەو مەسەلەن بەم سەراحەتە قسەی کردووە ئەمە بە نەزەری من زۆر دەور و نەخشێکی گرنگ بووە و یعنی ئەلەم هەلومەرجەیە کە ئێستا هاتۆتە پێش فشار لەسەر ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات و حیزبی دیموکرات لە ناویە و لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بە نەزەری من لە باشوور پێم وایە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لەبەر چاو بگرێکە ئەم ئەزمونە بە بەشی خۆی قەرزداری دکتۆر قاسملوو حیزبی دیموکراتە ئەبێ ڕێز ئەلەم بابەتە تاریخیە بگرێ ڕاستە مەسەلەن لە دەورانی کشایەتی نیشتیمانی وەکێزی پشتیوانەکە حیزبی دیموکرات چۆتە جەپەیەکەوە بەڵام قاسملوو لە دەورانێکە منەزانم یانەوەی کە بیستومە چەک و ئەسلحەی داوا بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاز و خۆ خواردنی داوەتێ و لە پەیوەندی دیبلۆماسیەکان دەور و نەخشی زۆری هەبووە و بێگومان لەگەڵ هێزەکانی تریش چ لە باکوور چ لە ڕۆژاوا ئەم پەیوەندی سەمیمانە و دۆستانەی هەبووە جاوە بەشێکی ئەوە بۆ کە قاسملوو وەکو ڕێبەرێک ئەم مامەڵانەی کردووە وەکو سکرتێری حیزبێک بەشێکشی پەیوەندی کۆمەڵایەتیەکەی بووە پەیوەندی کۆمەڵایەتێکی توانوێتی ئەم پەیوەندی سیاسیە باش ڕاگرێ یعنی ئەجێرنەوە کە شەید دکتۆر قاسملوو هەم مەجلیسەکانی خۆش بووە هەم نوکتەی خۆش بووە هەم لە دکتۆر سعیدی شەرەفکەندی لە شوێنێکاڵێ ئەڵێ و کاتانی کە لە شاق بووین هەر کات بیوتە من هیلاکم ئەمێ بحەسێمەوە ماندوم ئەوە ئەمزانی کە ئەڕوا مەسەلەن ئەخوێنێتەوە لەگەڵ یەکێ لە چەند دکتۆرێکی فەڕەنسی کاتێت نەشاق بوو لە بۆ سکرتاری حیزبی دیموکرات و دکتۆر قاسملوو گفتوگۆ و نیقاشێکیانە بێ پێیان وایە ڕەنگە نازانم تێگەیشتنیەوەن چۆمەوە بەڵام دوای دکتۆر قاسملوو لەسەر ئەدەبیاتی فەڕەنسی قسەیان بووە کە ئەوان تێگەن کە قاسملوو چەنە ئاگای لە ئەوەیە و ئەمە بە نەزەری من ئەو شش حەوزمانەش کە دکتۆر قاسملوو زانیوێتی ئەوە بەشێکی ڕاستە شتی ئینسانیە ینی شخصیە مەسەلەن زمان بەڵام قاسملوو ئەمەشی خست بۆ خزمەت مەسەلەکەەوە مەسەلی نەتەوەی گەلی کورد خزمەت حیزبی دیموکرات خزمەت بستنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستان بە نەزەری من هەموو ئەوانە ینی بەهەرحاڵ من بەش بە حاڵی خۆم تێڕوانینم نە لە چاوی نارەکانی دکتۆر قاسملوو سەیری دکتۆر قاسملووەکەم لە حیزبی دیموکراتی کوردستانیشەوە بە تایبەتی لەو نووسراوانە لەو دیدار و چاوپێکردن و مساحەبانی کە خەڵکانی بیانی کردویانە کە خەڵکانی وەکو بنبلاو بەنی سەدر و ژێراشانیان و بێرنات کۆشنەر و چێوچ لەسەر ئەم قساکەن بۆیە بە نەزەری من شەید دکتۆر قاسملوو ڕەغمی ئەو ڕەخنانەی کە لە سەرەتی لەو ملمانە سیاسیانی کە لە ناوبستنەوەی شۆڕژگەرانە هەبووە بە هەر دەلیلێک
خاوەنی ڕۆیاوینی خۆی بووە بەڵام ئێمە توانین ینی شایدیەوە بدەین قاسم لە هیچ دەورانێکە خیانەتی بە ئارمان و ئامانج و فەلسەفە و بیر و باوەڕ و بزوتنەوەکەی و حرەکەی شۆڕژگێڕانە و خاچ کوردستان و خەڵکی کوردستان نەکردو. بە لە بەرچاوگرتنی ئەم تەوسیفاتی کە جەنابەت کردێت ئایا ئەندێشەی قاسملوو لە ڕووی نەتەوەییەوە بە تایبەتی هیچ کاریگەری و باندۆڕێکی هەبووە لەسەر پارچەکانی دیکەی کوردستان و بە تایبەتی لەسەر سیاسیەکانی کوردستان لە پارچەکانی دیکە؟ بێگومان بە تایبەتی لەسەر باشووری کوردستان دەور و نەخشی زۆری بووە و کاریگەری داناوە. بێگومان ئەم پەیوەندیە زۆرتر لە دەیەی بێگومان ئەو ناریەتی لە دەیەی هەفتاکان لە باشووری کوردستان بۆ دکتۆر قاسملوو دروست ببوو بۆی هەڵوێستەکانیەوە بوو، بۆی کاریگەری هەڵوێستەکانیەوە بوو و ئەو کاریگەریە پۆزەتیفەش کە لە دەی هەشتاکان هەیبوو لەسەر بستنەوەی شۆڕژگێڕانە لە باشووری کوردستان هەر بەهۆی بیر و باوەڕەکانیەوە بوو. لە هەردوو حاڵەتەکە بە نظری من بیر و باوەڕی مثبەت و قەناعەت بەخۆی دکتۆر قاسملوو وای کردبوو جارێک لەلایەن نایارەکانیەوە بکەوێتە ژێرفشارەوە بیر و باوەڕەکانیان بۆ چوونەکانی و ئەو فەلسەفەی کە خۆی هەیبوو و ملنەدانی بۆ هەموو بۆ چوون و سیاسەتێکی منافسەکانی یا حزب ڕکابەرەکانی باسی باشوورەکەم و هەڵوێستە پۆزتیف و ئیجابیەکانیشی لە هەمبەر دۆستەکانی لە هەردوو حاڵەتە وای کردبوو کە بەشێک نایەتی پیشاندن بەشێک دۆستایەتی لەگەڵ پیشاندن. بێگومان کە ئەتوانم بڵێم بە تایبەتی بۆی تێکەڵاوی ڕۆژهەڵات و باشووری کوردستان دکتۆر قاسملوو کاریگەری زۆری هەبوو و ئەو کاریگەری قاسملوو بوو کە مەسەلەن لە دانووسانی نێوان یەکێتی نیشتیمانی حکوومەتی عێراقی ڕێخست بوو و ئەو کاریگەریە بوو کە وای کردبوو بە جورئەتەوە بە ئازایەتیەوە بە سەدام حوسێن بڵێ منم شۆلای جەلال تاڵەبانی بووم، لای مام جەلال بووم و لە زۆر حەدەسە کە حکوومەتی عێراقی ویستێتە ژێر فشارەوە نەچۆتە ژێر فشارەوە نەچوونە ژێر فشاری ڕەنگە پێویستیش بوو بێ بۆ ئەو حرەکەتە سیاسیە بۆ حیزبی دیموکرات لەو هەلومەرجەیە بەڵام تەفەکوری سەبارەت بە دۆستەکانی ڕێگای پێ نەداوە. بەبەسمەوەیە دکتۆر قاسملوو ئێستا بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەر کوردێک لە هەر کوێیەکی دنیا ناسراوە و ئەگەر گەلی کورد بە لە دەستدانی خوا لێ خۆش بووان مام جەلال مەلا مستەفا و بە دەستگیرتنی ئەبڵاوە جاران خەسارەت شەید بوونی دکتۆر فوادی مستەفا سوڵتانی خەسارەتێکی گەورە لە بچنەوەکەی کەوتووە. بێگومان ئەمە بە شەهیدبوونی دکتۆر قاسملووش بچنەوەی شۆڕژگەرانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بچنەوەی شۆڕژگەرانە حەخوازانی گەلی کورد لە هەر پارچەیەکی کوردستان و بچنەوەی دیبلۆماسی و لوبی کوردی و پەیوەندی دیبلۆماسی کورد و دەرەوە و سۆسیال ئەنتەرناسیۆناڵ و کەسایەتێکی گەورەی لە دەستداوە خەسارەتێکی گەورەی کردووە. ئەگەر هەر کام لەوانە بۆ حیزبەکانیشیان زەرێکی گەورە بێ ئەو بێگومان بۆ حیزبی دیموکراتیش بە هەمان شێوە حیزبی دیموکرات. بەڵام من کاک شەما قسەکەمەوەیە پێشتریش وتومە حیزبی دیموکراتی کوردستان یا حیزبی کوردی گرفتێکی هەیە نابێ ئەم سەرکردانە بە تەناوک سەرکردەی حیزب بناسیێنێ بەڵکو ئەمانە بێ وەکو سمبوڵی بچنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان سەرمایەکی نیشتیمانی نەتەوەی سەرمایەکی ئینسانی سیرکە خۆ خەڵک وایە بینێ لە دەرەوە ئەوە ڕاستە ڕێبەری حیزبێک بووە و هەموو سەرکردانی تریش بەڵام بە نەزەری منە بێ ئەمانە ڕێزی زۆرتریان لێ بگیرێ و ئەم سەرکردانە مثلەن بە چاوێکی گەورەتر سیر بکرێن و بە تەنها مڵکی بە مڵکی حزبێک نەمێنەوە ئەمانە مڵکی نیشتیمان و نەتەوەیەک و بزوتنەوەکەین بۆیە شاکەونە بەردەم مەترسی و هەڕەشە و تیرۆر و ئەوە قسەکە لەسەرەوەیە بەڕاستی دەستبردن بۆ شەیدکردنی دکتۆر قاسملوو بەمانایەکە دەستبردنە بۆ کوشتنی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد بۆ پاشەکشە پێکردنی هەوڵەکانی بە نەزەری من ئەمە زۆر گرنگە کە ئێمە هەموو ئەمانەوەکو سەرمایە و سمبولی نیشتیمانی نەتەوەی ئینسانی و ئەم بچنەوە شۆڕژگەڕانەیە بناسی. زۆر باشە سەرباری هەموو ئەو باسانەی کە جەنابەت کردێت ئەو هەوڵی کە دوژمن داویەتی و سەرکەوتوبوونی دوژمن لە با بڵین شەهیدکردنی دکتۆر قاسملوو بەڵام ئەمڕۆ لە پاش 35 ساڵ ئێمە شاهدی ئەوەین کە لە جەریان و ڕەوتی بزوتنەوە ئاعترازیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان
خەڵکێکە لەسەر شەقامە جوان و گەنجێکە لەسەر شەقامە دروشنی قاسملو ڕێگات درێژەی هەیە دەڵێتەوە نەسڵێک کە قاسملووی نەبینیوە بەڵام ئایدیا و ئەفکار و بۆچوونەکانی خۆی لە زات وە لە بۆچوونەکانی قاسملوو نزیک ئەبینێ ئەگەر نەڵێم سەدا سەد وەکو یەکن هۆکاری ئەمە بۆ چیە گێڕنەوە ئایا بە بڵێن ڕەمزی ئەمەی کە قاسملوو لە ڕێبازیدا زیندووە چییە؟ ئەین کاکە شەماڵ بۆ هەموو بستۆیەکی شۆڕژگێڕانە ئەمە دروستە و حەقخوازانەیە و واقعەکەشی وایە مەسەڵەن هێشتاش خەڵکی سین شانازی بە ماوچی تۆنگەوەکەن دایانەوە دوای ئەوەش پیان وایە کە یەکێک لە ڕابەرانی گەورەی گەلی چین و زۆر نەتەوە و زۆر حرەکەتی سیاسی ئەوانە هێستا مەسەلەن سەرکردەکانیان بە ڕەمزی ئەم حرەکەتە بە ڕەمزی ئەم بستنەوە شۆڕژگەڕان نازان و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ڕۆدا بێگومان بە ئەمەکی خەڵکە بەرامبەر بە سەرکردەکەیان بەرامبەر بە سیمبوڵەکەیان بەرامبەر بە سکرتێرەکەیان و ئەمە تەحسیل حاصلە خاڵێکی تریژەوەیە کە وەکو وتم مەسەلەن بیر و باوەڕەکانی قاسملوو ئەگە قاسملوو ئێستا خۆی لە ناومانە نییە بەجەستە بەڵام بیر و باوەڕەکان و ئارمان و ئامانجەکانی زیندون و ئێمە شایەدیەوەین کە حیزبی دیموکرات مەسەلەن زۆر سەرکردەی گەورەی لە دەستداوە خاوەنی سەرکردەی شەیدی هەم شەید قازی و قاسملوو شەرەفکەندی بەڵام ڕەنگە قاسملووی تایبەتمەندیەکانی ئەوە بێوەکوتم لە هەلومەرجێکی دژوارە و کەسایەتێکی گلۆباڵ و کەسایەتێکی نێونەتەوەیی و حیزبی دیموکراتی گیان بۆ ئاستێکی بەرزتر لە ڕووداوەکانی پێشخۆی لە حەدەس و زەمەنی پێشخۆی بۆیە بە نەزەری من حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش لەسەر ئارمان و ئامانجی دکتۆر قاسملوو ڕوا لەبەرەوە ئەمە دوالیزمێکن دوانەیەکن بەیەکەوە تا حیزبی دیموکرات دەمێنێ بیر و باوەڕەکانی قاسملوو مێنێ و بیر و باوەڕەکانی قاسملوو هەتا زیندووتر بن حیزبی دیموکراتی کوردستانیش گەشەترەکە لەبەرەوە بە نەزەری من حیزبی دیموکراتی کوردستان و بەشێک لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و قاسملوو هەموو ئەمانە توانین بڵێن سێکوچکەیەکن بەیەکەوە گرێدراون و بۆ زەمان و زەمینەیەکی بەردەوام ئەم بیر و باوەڕ و ئەم نۆستالۆژیایی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کوردستان لە پارچەکانی تر بە زیندویە مێنێتەوە ئەمە دەرسێکمان پێڵێ ئەوەیەکە سەرکردە شۆڕژگێڕەکان سەرکردە مبارزەکان ئەو سەرکردانەی کە بە پرەنسیپن بە ئەخلاقیاتەوە سیاست دەکەن لە ناو دڵ و دەرونی نەتەوەکان و نیشتیمانەکانە زیندووە مێننەوە ئەو بۆ مانایە کە سەرکردە سیاسیەکان لە هەر شوێنێکی دنیا بن بە تایبەتی باس لە سەرکردە سیاسیەکانی کوردستانەکەین ئەبێ هەمیشە خۆیان ئەوە لە بەرچاو بگرن کە بە سەربەرزی بمرن و خیانەت نەکەن لەگەل و نیشتیمانەکەیان و نەبنەمای کێشە و دەردەسەری بۆ نەتەوە نیشتیمانەکەیان و نەس نەپاڵ نەیارەکانی گەلی کورد ئەمانە بۆیە قاسملوو بە زیندویە مێنێتەوە بە تەنها ئەوە نییە کەس کە تێری حیزبێک بووە بەڕاستی ڕەغمی دیسان بڵێم ئەو مەسەلەن با دەقیقتر بڵێم ڕەغمی کێشە و خلافەکان و بیر و بۆچوونی نێوان حیزبی دیموکرات و کۆمەڵە کە لە سەردەمانێکا بەداخەوە ڕوویداوە ڕەغمی هەمووانە بەڵام مەسەڵەن قاسملوو لەناو ئەم حرەکەتە ڕەمزێک بووە وەکو چۆن مەسەلەن پێمان وایە کاک فوادیش ڕەمزێک بووە وەکو چۆن پێمان وایە لە باشووریش چەند ڕەمز ئەم هەموو ڕەمزانە ڕەغمی ئەوەی کە بەداخەوە هەلومەرجێک هاتوتە پێشەوە شەڕی ناوخۆ بۆ کێشە گرفت هەبووە هەرچی ڕوویداوە ئێمە پێویستمان بۆیە کە ئەمانە لێ ببورین و دوجاریش ئەبێ ئەوە بزانین کە دکتۆر قاسملوو لە پێناوی بیر و باوەڕەکەی و بەتەنها لە پێناوی حیزبی دیموکراتە شەید نەبووە بەڵکو هەموو ئەو خەبات و تێکۆشانی ئەو دەستی داوەتێ ئەگەر هەر دەستکەوتێکی هەبوو بێ کەم و زۆر بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بووە کەم و زۆر بۆ کورد بووە لە هەر شوێنێکی دنیا بێ بۆیە بێ مەسەلەن ئاوا چاوی لێ بکرێ و بە نەزەری من هیوادارم لە داهاتووە ئێمەوە ببینین کە گەنجان و لاوانی نەوەکانی داهاتوو تریش
ئەم هەستی شۆڕژگێڕ و ئەم سیمبل و ئەم ڕەمزە باشتر بناسن کە ئەمە ئەرکی مەسەلەن میدیای کوردیەکە ئەمە ئەرکی مەسە حیزبی کوردیەکە ئەمە ئەرکی هەر تاکێکە کە مەسەر ئەم سەرکردانە ئەم ڕێبەرانە خەڵکانی وەکو دکتۆر قاسم باشتر بناسێنێ بە کۆمەڵگاکەی بۆ ئارمان و ئامانجەکەی مەسە ئەم هەلومەرجەی کە لەو هەلومەرج جوارەی ئەو توانیوێتی سەر دەربێنێ ئەو هەلومەرجەی ئەو توانیوێتی تێپەڕێنێ ئاسان نییە لەبەرەوە زۆرتر ڕوو بە خەڵکی ڕۆژهەڵات بڵێم یا با بڵێم ڕۆژتر ڕوو بە لایەنگرانی حیزبی دیموکرات بڵێم نابێت لەیلەوە بکەن کە حیزبی دیموکرات ئێستا هەلومەرج و زروفەکەی چۆنە یان بە پێی خواستی ئەوان نییە یا بە پێی داواکاریەکانی ئەوان نییە یا پێی خەونەکانی ئەوان نییە ئەوە هەلومەرجێکە بەڵام بێ ئەوش لەبەر چاو بگرن کە ئەوە بە ئاسانی نهاتۆ ئەم شوێنە ئەوە بە خەبات و تێکۆشانی دکتۆر قاسملوو و شەرەفکەندی و قازی و دەیان هەزار شەهید و قوربانی هاتوتە دی بۆیە مەسەلەن بە چاوی ڕەخنەوە سەیریکەن بەڵام بەڕێزەوە ئەم سیمبڵانە ببینن کە ئەرکی مەسەلەن جوانان و خەڵکی لایەنگرانی ئەم حیزبەیە کە ئەم سەرکردەیە بزانن کە تاکوێ هێناوە ولا چ لە هەلومەرجێکی دژوارە تێپەڕاندووە وە سەختیەکانی بڕیوە ولا چ فشارێکی گەورەی منطقەیی مەسەلەن توانیوێتی خۆی دەرباسکانەکەوێتە ژێرە و فشارانەوە زۆر ینی ئەمانە ئێمە بە قسەی لێنەوەی لە کتێبەکانە نووسراوەتەوە زۆر سەختە ئینسان تحملی بکە لە هەلومەرجی 8 ساڵی عێراق ئێران لەو هەلومەرجانەیە کە باسکم ئەو فشاران لەسەر کەسایەتێک لەسەر سکرتێرێک بێ بەڵام هیچ کات من نەدا بۆ هیچ داوایەکی ناڕەوای نەیارەکانی بە نەزەری من ئەبێ ئاوا سەیری ئەو تاریخ و مێژوە بکرێ و دواوتەتان لە 35 ساڵیادی ترۆری دکتۆر قاسملوو شەید دکتۆر قاسملوو قسەیەکی بەناوبانگی هەیە کە باشترین خەڵات بۆ شەیدان درێژە پێدانی ڕێگاکەیانە و خەڵکانێکە لە شۆڕشدا شەید دەبن بێ بە شۆڕژگەڕیش بمرن ئەوە هەردووکی بە نەزەری من لە قسە بەناوبانگەکانی دکتۆر قاسملوویە و هەم ئەرکی ئێمەیە وەخێکی هەر تاکی کورد درێژە بە ڕێگاکەی بدەین بۆ بە فعلی بە شۆڕژگێرانە ژیا و بە شۆڕژگێرانەش مرد بەداخەوە بەڵامە بێ بڵێم هێشتا مەسەلەن قاسملوو هەرو کاتە بەداخەوە لە سێنزەی ژوئەنی 1970 پاژەوەی ئەچێتە ئاپارتمانێک و شەید دەبێ بەڵام پێشتر لەگەڵ هاوڕەکانی باسیەوەی کردو کە حوتوی دواتر یا سێشەمەی داهاتوو دەچێتە واشنگتۆن قسەکەوەیە کە دکتۆر قاسملوو خەون و خەیاڵ و بەرنامەی زۆری هەبوو بۆ ئینسانی کورد بۆ خەڵکی کوردستان بۆ حەبسنەوەی شۆڕژگەڕانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر خەون و خەیاڵ و بەرنامەی هەبوو کە بەداخەوە نەتوانرا جێبەجێ بکرێ بەڵام دیسان بڵێم ئەبێ بڵێم قاسملوو بە شەهید بوونی کۆتایی پێنایە نەبیر و باوەڕەکەی نە کەسایەتەکەی نە قسە و نوکتە خۆشەکانی نە هەموو ئەوانەی کە لە نزیکەوە دکتۆر قاسملویان ناسیوە متعسیف بوون خەمبارن بە لە دەستدانی وار کاتی یاد یەکێتەوە هەر کات وێنەیەکی خاص ئینسان هەر کات وێنەیەکی قاسملووە بینێ تەزویەکی غەمناکانە بە لەش یادێکە گەلی کورد بەداخەوە ڕێبەرێکی گەورەی لە دەستدا و حیزبی دیموکراتی کوردستان سکرتێرێکی گەورەی لە دەستدا و خەڵکی ئازادی خواز و چەپ و شۆڕژگێڕ و ئینسانێکی گەورەیان لە دەستدا کە زوو بوو بەڵام بەهەرحاڵ ئەو بیر و باوەڕ و ئارمان و ئامانجانەی قاسملوو ئەبێ پێوەی پێوەست بین و پێشم وایە ئەبێ ئێمە هەمیشە ئەم یادە بەرز ڕاکرین و ئەم ئامانجانەی شەید دکتۆر قاسملوو و هەموو ئەو ئامانجانەی کە هەموو ڕابەرانی گەلی کورد خەویان پێوە بینیوە زوویا درەنگ دێتە دی و ئەبێ بەردەوام بین و ئەم سمبڵانە ڕێز لە ئەگرین و لە بیر و باوەڕ و نۆستالژیای ئێمە بمێنن و وەکو ڕەمزێکی گەورە وەکو سەرمایەیەکی گەورە چاویان لێ بکەین کە من ناڵێم دووبارە نابنەوە ئەم کەسایەتیانە بەڵام ڕەگە زەحمەت بێ سەری ڕێز و ناهەشدانین لە بەرامبەر شەید بوونی دکتۆر قاسملوو و خەباتی شۆڕژگێڕانەی و مەسەلەن هیوادارین کە
ئەم ڕووداوە دەرس و وانەیەک بێ بۆ هەمووانەی کە لە خەبات ڕزگاری خوازانەی کارەکە نەکەونە ناو داوێکی ئاوەوە و سەرشۆڕی بۆ نارانی گەلی کورد وە سەرکەوتن بۆ خەبات ڕزگاری خوازی گەلی کورد و بۆ بستنەوەی شۆڕژگەڕانە و سۆدنەوەی عەدالەت خوازانەی خەڵکی کوردستان. هەربژین زۆر سپاس بۆ بەڕێستان ئەنوەر حوسێن بازگر، سپاس بۆ بەشداریتان لە بەرنامە. زۆر سپاسیەوەکەم، زۆر سپاس. بینەرانی خۆشەویستەوەی پێشکەشتان کرا باس و خواسێک و لە پەیوەندی لەگەڵ ڕەهەندە نەتەوەیەکانی ئەندێشەی دکتۆر قاسملوو کە بە میواندارەتی بەڕێز ئەنوەر حوسێن بازگر ڕۆژنامەنووس و نووسەر شۆڕی بۆ کراوە باسی لەسەر کرا. تا پێگەیشتنەوەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە کوردستان ئاوەدان.